هەموو جۆرە کشت و کاڵێکەکەین زەویەکانی ئێمە بۆ هەموو جۆرە کشت و کاڵێک دەسەدا هەم بۆ وشکەدان هەم بۆ پاقلەمانیەکان و بۆ تەڕەکاڵیش لەبەرەوە ئێمە هەموو ساڵێک بەشێکەکەین بە پاقلەیش کۆمەڵێک جۆری هەیە لە ڕاستیا جۆرەکانی پێڵێن ئیسپانی و بەشێکیشیمان هەیە پیانەڵێن مۆزیە و ئەمە سۆمەری هەیە و کوردی هەیە و سووریشمان هەیە هەرێکیان جۆری تایبەتی خۆیەتی و نرخەکانیشان لە بازاڕ فەرقی هەیە بەڕاستی مەرغوبترینیان جۆری پاقلەی سووریە کە دوو دانێتیەکە ئەم جۆرەیە ئەوە لە هەمویان مەرغوبترە هەم دنکەکەی زۆر گەورە بێت و بۆ کوڵاندنیش تایبەتمەندێکی خۆی هەیە هەموو ساڵێکە سەرپەڵە دێت لە مانگی یانزە ئیتجاری وایە لە 5 زیاتر و کەمتر کە پەڵە ئەیە ئیتر ئێمەش لە کاتی داچاندنی گەنم و جووە پاقلێشدا ئاچێنرێت بە شێوازێکی ڕێکوپێک ئامتر کۆمەڵێک ڕێکاری تایبەتی خۆی هەیە بە تایبەتی چۆنەڵی بژارکردن بێ ئایا دەرمان ڕشاندن و قەڵاچۆکردنی بڕشاندن بێ یان بە دەست بژار کرێت ئەو سیستەمەی هەیە لە سەرەتای مانگی 5 پاقلە جۆرە ئەوانەی کە پێڵێن مۆزی و سۆمەر و ئیسپانیەکەی لە مانگی 5 تقریبن سەرەتای 5 دەست پێەکە بەچنین لەبەرەوەی شێوازەکەی ئەو گەورەترە نزیکی جاری وای 5 قەلۆیان حەودانە تێکات زووتر ئەچنرێت لەگەڵ ئەم سووریە جاری وایە تەخیرە بێ بۆ 5 و 5 و ئەوانە ئەمساڵ بەبۆی کەرنتینەوە ئەوانەوە چونکە لە سنوورەکان و پاقلە داخڵ نەبووە تۆزێک نرخەکەی باشترە وەکو ساڵانی پێشوو نییە ئێتر ئێمەش چونکە جووتیانی خۆمان ئەگەر زەرریشکەین هەموو ساڵی هەر ئەیکەین چونکە ئیشەکەمان وایە کەسابەتەکەمان وایە باسی پاقلە بە پێی ڕۆژە نرخەکەی ئەگەر تەڵەبیاتی لەسەر بێ پاقلەکە جوان بێ لە 300 دینار و 400 دینار 500 تا 600 دیناری شەڕوە ئەمە یەکەم بەرێتی کردێمانە ئیمساڵ ئەوەتە یەکەم بەرێتی پارە ناکە خۆم لەسەر عەرەبانە چواری مەداوازان نێڕێ بەخواست 3 دانە ڕۆژ و عەرەبانە بردمەوە من پارەیەکی نیوەم تووردا ئەگەر ئەم ڕسخە جوانی ئێمە لە ئێرانەوە نەیە ماقول یەکەم بەری پارە نەکە سەمات ماناوردەوە قەرز تۆی کوولەکەیەکی چیزە 20,000 پێ درراوە بۆری ماناوردەوە قەز و ڕسخەمە پارە نەکە ئەمە وەکەی بۆچی گەڕێتەوە ئەگەر حکومەتەکە حکومەت بێ ناڵەشتەکە لە ئێرانەوە بێ ڕسەکەی خەڵکەکەی خۆی ساقەکاتەوە ئەو سا لە وڵاتانی هێڵێ بێ کاکە بەڕسەکەی ئێمە تەواو بوو دوای بچێت لە ئێرانە بێنێتی بەس تۆ جارێ نەکەی ئێمە یەکەم بەرێتی ماقول لە پارە نەکە کاکە هەی پارێ سەمات بەچی بینی بۆری بەچی بدەن هەموو ئەودانێکی بای 15,000 بنزین سەرفەکە مەکینی بنزین ناوێدەین لا ئەوە تقریبا 15 ڕۆژە پێ گەیشتێ بەقا پارە ناکە هیچ ئەوە تا شمالێک لە تۆڕمان داوەتە هیچ ناکە کیلۆ 100 نایتە بناکە ێ بەعلیش ناکە ئەی تۆ کرێکاری بۆ بوورە سنۆق چواری بازار بسێنەوە کە تۆ پارێک کرێکار سنۆقان دەنێرێ ماقول ناچارن نێرنیکە ئەڵا فڕەماندا ئەمە یەکەم بەرێتی ئاوەتەوە بەرەچای خۆت ئەوە یەکەم بەرێتی تۆڕماندا پارە ناکە کوولەکە پێگەیە و پاقلە خاری عەرزیش کەم پێگەیە بەس زۆر خار زۆر جوان نیە ئیمساڵ زەر دەوێ داواکاریمان لە حکومەت ئەوەیە کاکە ئەتام ڕسخە جوانیەمەوێ سایە با لە ئێران وێنەیە بارسەکەی ئێمە تەواو بۆ کاتە لە ئێرانە بێتی سە من بیبەرەوبایجانم کردێ کاکەوەی بەرەوبایجان لەولەوە بیبەرەوبایجانم کردە با 1 ملیۆنە کووت و دەرمان و مەکینی ئەو ماوەردە بە قرس ئەگەر ڕسەکەم پارە نەکا بانی من ئەو قەرزە بەچی بەمە کاک ماڵم ناڵمی کاک ئەگەر پارە نەکا چی کاک هەموو ڕۆژە لە ئێرانەوە بێ کاراکی مەسئول سەیرەکەی تەلەفۆنێکە بایجان نییە ئەبا چوار لۆری لە ئێرانەوە بێ پاقلە نییە با 10 لۆری لە ئێرانەوە بێ ئەگەر کە ڕسەکەی خۆمان بۆ پارە نەکا کاک ڕسێکی جوانە و پاک و بخدەیە و بێ دەرمانە و سام کوولەکە جوانە تامی خۆشە و نەمەشتەلە و نەحیچ کاکە بۆ پارە نەکە گەشت و کار حتای زەر یە فەردێک گوتی نەداینەدێن نە دەرمانی داینەدێن نە هاوکاری کردین ئەمجا لە ئەوەی لەسەرە بڵێ بە حکومەت بڵێ کاکە بام ڕسکی فەلاحی خۆمانە پارە بکە با لە ئێرانەوە نێرنی خۆ توانێ بکە وەکو یارمەتیمان نەدە نەتوانێ وشک بە هیچی نەکرێ بۆ من دەست